بەڕێوەبەرایەتیەکەی سەرۆک بایدن سیاسەتی خۆی لەسەر بەرنامەی ناوچی ئێران ڕادەگەیەنێت. کاتێک باز دێتە سەر ئێران دوو بابەت هەن. یەکەمیان ئەوەیە سەرۆک بایدن وابەستەی ئەو ڕوانینەیە کە ئێران نەبێتە خاوەن چەکی ناوەکی و ئێمەش هاوڕاین و ئەمەش ئامانجی هەمومانە. نیگەرانیەکانی بەڕێوەبەرایەتی بایدن هەر تەنها لەسەر بەرنامە ناوچیەکەی ئێران سنووردار نییە، بەڵکو کۆمەڵە دۆسیەی تریش هەن کەمایی نیگەرانین. ئەو کاتەی پێویست بوو بۆ ئێران تا بڕی تەواوەتی بۆ مەتریاڵە پەرشەبووەکان بەرهەم بێنێت بۆ یەک چەک لە کاتی ڕێکەوتنە ناوەکیەکەدا لە سەر و ساڵێکەوە بوو. بەڵام ئێستا 3 بۆ 4 مانگی دەوێت تا ئەو کارە بکات بە پێی راپۆرتەکان. ئەمەش ژیانێکە ڕێک دەمان خاتە بەردەمە و قەیرانەی بەرلا وتوێژەکانی ڕێکەوتنەکە هەبوو. جا سەرۆک بایدن لەو بڕوایەدایە ئەگەر ئێران بگەڕێتەوە بۆ وابەستەبوون ئەوە ئێمەش دەگەڕێنەوە. ئێمە ئەوە وەک چوارچێوەیەک بەکاردێنین لەگەڵ هاوپەیمانەکان و هاوبەشەکانماندا کە جارێکی تریش لەگەڵمان دەبن بۆ ڕێکەوتنێکی بەهێزتر و درێژخایەنتر. هەروەها ئەوەش ڕاستە وەک ئاماژەتان پێکرد دۆسیەکانی تریش لەبەرچاو بگیرێن، بە تایبەتیشدا پەیوەندی بە بەرنامەی موشەکی و جموجوڵەکانی ئێرانیش بۆ ناسەخامگیری و ئەمەش ئامانجێکە. بەڕێوەبەرایەتیەکەی 4 ساڵی ڕابردووی سەرۆک ترامپ لە ڕێکەوتنە ناوچیەکە کشایەوە و لە بەرامبەریشدا سزای سەپان بەسەر کۆماری ئیسلامی ئێراندا. دەبێت سزاکان لا بدرێن. ئەوە مافێکە لە گەلی ئێران زەوت کراوە. بەرپرسیارەتی ئەمریکا و ئەوروپایەکانیشە کا بەلای ئەمریکا دای دەشکێنن تا ئەو مافە بگەڕێنەوە بۆ گەلی ئێران. ئەگەر سزاکان لابران و ئەمریکا گەڕایەوە بۆ ڕێکەوتنەکە ئەوە مانابەخش دەبێت. بێگومان ئەوەی بەرامبەرمان کراوە زیانی هەبوو ئەمەش دەکەینە داوای داهاتوومان. بەڵام ئەگەر سزاکان بەردەوام بوون ئەوە گەڕانەوەی ئەمریکا بۆ ڕێکەوتنەکە هیچ سوودێکی بۆ ئێمە نابێت و بگرە لەوانەشە زیانمان لێ بدات. دوابەدوای کشانەوەی ئەمریکا و هەروەها سەپاندنی سزاکان کۆماری ئیسلامی ئێران لە پەرلەماندا بڕیارێکی تایبەتی بە بەرنامە ناوچیەکەی خۆی پەسەند کرد. وڵاتانی 5+1 وابەستەی خۆیان بەجێ نەگەیاندووە لەبەرەوە هیچ بەرپرسیارەتێکمان لەسەر نییە تا وابەستەیە و پەیمانانە بین کە ئەوان دەستبەرداری بوون. بەپێی ئەو یاسایی لە پارلماندا پەسەند کراوە لە ماوەی 6 ڕۆژدا هەنگاوی گەورە دەنرێت لە بواری ناوەکیدا ئەگەر سزاکان لا نەبرێن. بەپێی ئەم یاسایە ئەگەر ئەو وڵاتانە وابەستە بن ئەوە ئێمەش وابەستەین. ئەمە ژیانی لادانی تەواوی سزاکان. ئێرانیەکان مەرج دادەنێن وەک دەڵێن تاوەکو تاران بگەڕێتەوە نێو بەرنامە ناوچیەکە و وابەستەیەکانی خۆی بەجێ بگەێنێت. توپ امروز در زمین تۆپەکە لە مەیدانی ئەمریکا و واشنگتندایە. ئەگەر ئەوان وابەستەیەکانی خۆیان بەجێ بگەێنن ئەوە ئێمەش ئەو وابەستەیانەی لەسەرمانە بەجێیان دەگەێنین. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. تەوەری بەرنامەی ئەمڕۆمان تەرخان دەکەین بە ئێران و بەرنامە ناوچیەکە لە ڕوانگەی ئەمریکاوە. بۆ ئەو مەبەستەش میوانداری نووسەر و لێکۆڵەر هێمن سەیدی دەکەین لە بەریتانیاوە. کاکێ من سەرەتا زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوونت. ئەلبەتە لەگەڵ ئەوەشدا کە بەڕێوەبەرایەتی نوێ لە ئەمریکا دەست بەکار بووە، بەڵام هێشتا بەدی دەکرێت کە ناکۆچیەکان لە نێوان تاران و واشنگتندا بەردەوامن و بەتایبەتیش لەسەر دۆسیەی ناوچی ئێران. بەڵام پرسیارەکە بەڕاستی لە لای من لەوەدایە ئایا لە ئێستادا جیهانی ڕۆژاوا بەگشتی و ئەمریکا بەتایبەتی لەو ڕاستیە تێگەیشتوون کە ئێران هەڵوێستی سیاسی خۆی بەتایبەتی لەسەر ئەم دۆسیەی ناوچیە بەرەو خراپتر دەڕوا؟ بەڵێ منیش ڕێز و سڵام بۆ ئێوە کاک بەڵێن و بینەرانتان و بەڕێوەبەرانی دەنگی کوردی ئەمریکا. ڕاستەکەی سەردەمی بایدن سەرباخەوەی کە زۆر کەس پێی وایە دووبارە بوونەوەی سەردەمی ئۆباما بێت بە بڕوای من وانابێت، لەبەرەوەی کە کۆی ئەزمموی 12 ساڵی سەردەمی ئۆباما و ترامپی لە پشتە، واتە بایدێنی ئێستا لەگەڵ بایدێنی ساڵی 2008 زۆری فەرقە. ساڵی 2008 ئێران بەراوڕووی بزوتنەوەیەکی ناوخۆیی بووبەوە. ئەگەریوەی هەبوو ئێران لە ڕێفۆرم و شاکسازێکی ناوخۆییدا بەرە و دیموکراتیزە بڕوات. لە قۆناغی دووهەمدا لە 2012 بە پێشەوانەکەی ئەمریکا نەیدەپەڕژێ سەر ئێران لەبەرەوەی کە لە لیبیا لە سووریا ئاڵۆزێکی بێسنوور هەبوو. لە لیبیا هێرش دەکرات سەر باڵۆزخانەی ئەمریکا، لە سووریا وای پێهات بوو کە تەنانەت چەکی کیمیایی بەکارهات. هەمووی ئەوانەش بە جوورێک وای کرد بوو کە کۆماری ئیسلامی خۆی لە لێڤێڵیان لەسەر ئاستی دووەمدا ڕاگرت بوو. واتە سەرباتەوەی کە دەیانزانی ئێران لە پشت ئاڵۆزەکانی سووریەیە، بەڵام بۆیان گرنگ بوو کەلانی کەم لە کوردخایاندا کێشەی سووریە و داعیش چارەسەر بکرێت. هەمووی ئەوانە
ئۆبامای بردەوە قەناعەتە کە ئێستا بالانی کە مۆزوعەکان لێکجیاکەینەوە لەسەر مۆزوعی ناوەکی بینین دەگەڵ ئێران بەڕێکەوتنی بکەین. تەنیا شتێکیش کە لەو نێوەدا دەیتوانیم ئەگەرە تێکداتەوە ئیسرائیل بوو ئۆباما بەڵێنیدا کە ئێمە ناهێڵین بە هیچ شێوەیەک پاراستن و ئەمنیەتی ئیسرائیل بچێتە ژێرمەترسێەوە. بەڵام ڕێک ئەو کاتەی کە کۆماری ئیسلامی ڕێکەوتنی ناوەکی لەگەڵ ئەمریکا و 5 جلهێزی دیکەی جیهان واژۆ کرد هەرو کاتەش موشکی لە هەوا کردو بە زمانی عیبری لەسەری نووسی بووی و دروشمی لە ناوچوونی ئیسرائیلیدا بوو یا هەرو کاتی کە بڕیار بوو منتەقە بەرە ناوچی بڕات ڕۆژهەڵاتی ناوین چەندین کەشتی پڕ لە چەکوچۆڵی ئێرانی چووە لێوارەکانی ئاوەکانی یەمەن گیرا. سێرەوەیە پێش ترامپ ئەوە ئۆباما بوو کە لە ئاخرین مانگەکانی سەرۆکۆماری خۆیدا گلەیی کرد و ڕایگەیان کە ئێران ڕوحی بەرجام ڕوحی ئەم ڕێکەوتنە ناوەکەی شکاندووە. کەواتە بایدێن ئەو ئەزمونەی هەیە بایدێن ئەو کەسە ساڵی جێگری سەرۆکۆماری ساڵی 2008 یان ساڵی 2012 نییە. سەرۆکۆمارێکە کە لە ساڵی 2021دا هەم دەستی ئێرانی بۆ ئاشکرا بۆ هەم ئەزمموی سەردەمی ترامپ کۆمەڵە کارتێکی بەهێزی داوەتە ڕستی. بەڵێ باشە کاکێ من ئەوەی کە پێشتر ئێران دەی کردوانی کە ئاماژە و پێکردن لە ئێستادا ئەو توانایی ماوە. یەکەمەوەی کە لە مەیدانی سەربازیدا گەورە فەرماندەیەکی وەکو قاسم سلەیمانی لە دەستدا. دووهەم ئەوەی کە بە حیسابی خۆیان ئەو ڕقەمەی کە بۆ خۆیان دەڵێن لە چەند ساڵی سەردەمی ترامپدا 152 میلیارد دلار لە داهاتی ئێران کەمی کرد. هەر لەو قۆناغەدا شاهیدین کە لە بەغدا لە نەجەف لە بەسرە دروشن بە دژی ئێران دەدرێتەوە پەلاماری کۆنسولخانەی ئێران دەدرێت و سەرۆکۆمارێک هەڵدەبژێردرێت کە بێ پێچەوانەی تەواوی سەرۆکۆمارەکانی دوای ڕوخانی سەدام لە ئەمریکا زیاتر نزیکە هەتاکوونێ لە ئێران. هەروەها دەبینین کە لە سووریا ئێران ناتوانە دەست بکاتەوە لە حاڵێکدا ئیسرائیل لە چەند ساڵی ڕابردوودا زیاتر لە 200 جار هێرشی کردو. هەموو ئەوانە پێمان دەڵێن ئەزمموی فشارەکانی 4 ساڵی سەردەمی سەرۆک ترامپ کارێکی کردو کە ئێرانی ئێستا ئێرانی 2012 یا 2016 نییە ئەوەشی پێ زیاتکەن کە بەڕێی دژ بە ئێران کە پرشی پڵاو بوو لایەکی عەرەبستان بوو لایەکی قەتەر بوو لایەکی ئیسرائیل بوو ئێستا ئەو بەرەیە خەریکن پێکەوە ڕێک دەکەون. ئیسرائیل لەگەڵ ئیمارات و بەحرین ڕێک دەکەوێت سعودیا لەگەڵ قەتەر ڕێک دەکەوێت. تەنانەت دەنگۆی وێ هەیە کە دەیانهەوێت بەشار ئەسەدی بگەڕێنەوە نێو یەکێتی عەرەب و لە ئێرانی دوورکەنەوە. هەمووی ئەوانە پێمان دەڵێن کە ئێران ئەو توانایانەی پێشووی نەماوە. ئەلبەتە هەروەکو لەم بەرنمەیەشدا بەربەرگوێمان دەکەوێت ڕای جۆرا و جۆری ئێرانیەکان دەسەڵاتدارانی ئێرانی دەبیستین لەسەر ئەگەر و نەگەری ئەم بەرنامە ناوچە و ئایندەی ئەم بەرنمەیە. بەڵام پرسیارەکە لای من لەوەدا کاکێ من ئایا شتێک ماوە لە ئێراندا پێی بگوترێ سیاسەتی میانڕەوەکان یا سیاسەتی تونڕەوەکان بەرامبەر بە بەرنامە ناوچەکە؟ دەست خۆشکاک بڵێن ئەو پرسیارە زۆر بەجێ بەڕاستی لە هەڵبژاردننی 2013دا کە ڕوحانی بوو بە سەرۆکۆمار ئەوە هەبوو بۆ وێنە دەکرێت بڵێ سەردەمی سەرۆکۆماری ڕوحانی جیاواز بوو لە سەردەمی سەرۆکۆماری ئەحمەدی نیژاد. بەڵام لە 4 ساڵی دووهەمدا دەرکەوت یەک ڕوحانی هیچ دەسەڵاتێکی نییە، دوو ئەم شوێنانش کە دەسەڵاتێکی بچووکی هەیە هیچ جیاوازێکی دەگەڵ تیمی خامنەیی یا تونندڕۆکان و کۆنسێرواتیڤەکان نییە. ئەوە پێمان دەڵێ کە ئێستا ئێران بەراوڕووی قەیرانێکتر لەبێتەوە چەند مانگی تر لە هەڵبژاردنێکدا قرارە کە کەسێکی سەربازی بۆ یەکەم جار کەسێکی سەر بە سوپای پاسداران بێتە سەرۆکۆمار کە دەکرێت بڵێن تەواو و ئێران یەک دەست و یەک پارچە دەبێت و شتێک بنێوی ڕێفۆرمیست و میانەڕە و داژۆمان بانای نامێنێت. بەڕای جەنابە ئاسانکاری بۆ کۆماری ئیسلامی ئێران بەتایبەتی لەم سەروەختەی بەڕێبەرایەتەکەی بایدندا ئەمە هیچ کاریگەریەشی دەبێ بەسەر بڕیاری ئێرانەوە مەبەستم لە خاوەن بڕیاری سەرەکیەکە ئایەتوڵڵا عەلی خامنەئیە.
پاشاکەن کاک بڵێن ئەمریکا ناتوانێت زۆر دەستێکی کراوە یعنی ئیمتیازات و خاڵی بەهێز نادا بە ئێران ڕەنگە لە هەندێک بواری مرۆڤ دۆستانەدا هەندێک ئاسانکاری بکات ڕەنگە ئەو منعی لەسەر هاتنی ئێرانەکان بۆ ئەمریکا بووە نەدانی ویزا کەم کاتەوە یا چ لە چەند بواری تردا بەڵام لەسەر مۆزوع گرنگەکە واتە گەمارۆی نەوتی ئێران یان دەستپێرانە گەیشتنی ئێران بۆ سیستمی بانکی جیهانی لەبەرەوەی کە سیستمی FATF واژۆ نەکردووە یان ئەوەی کە ئێران هێرشە لەسەر ئیسرائیل و ئێستا ئیسرائیل و سعودیە پێکەوە بە هاوبەشی لۆبی دەکەن لە واشنگتن بەدژی ئێران هەمووی ئەوانە پێمان دەڵێن و هەروەها ئەوەشی پێداکەین هەڵوێستی کۆنگرس و سەناتی ئەمریکا پێمان دەڵێ کە بایدن دەستێکی زۆر کراوەی نییە حتا ئەگەر تەنانەت بیهەوێت ئیمتیازات و دەرگا بۆ ئێران بکاتەوە مەجالێکی زۆری نییە هەرچەند خامنەی ئێستا لە زۆر فێکدا نییە کە شتە بچووکەکانیش وەرنەگرێت بڵێ نامهەوێ کۆماری ئیسلامی ئێستا لەو پەڕی بێپارەییدایە ئەمە باسی وڵاتێکی بەهێزی وەکو ئەمریکا یا چین ناکەین باسی ئێرانی دەکەین کە 152 میلیارد دۆلاری لە داهاتەکەی کەم بۆتەوە و لە چەند ساڵی ڕابردوودا ئەوەش پێ بڵێم کە بەراوڕووی دوو ڕاپەڕینی جەماوەری بۆتەوە لەسەر مۆزوعی ئابووری لەسەر گرانبوونی بنزین لەسەر گرانبوونی نان کەواتە خامنەی ئێستا لە پلەیەکدانێ لە خۆناغێکدانێ کە بڵێ ئەوەم دەوێ و ئەوەم ناوێ هەرچێکی بیدەنەوەری دەگرێت بەڵام ئەوە دەبێتە هۆی ڕوخانی ئیدۆلۆژیکی بووی لە پەیوەندی بە ناوخۆی ئێرانەوە کاکێ من ئەلبەتە دەسەڵاتدارانی ئێرانی زۆرێک هەوڵەدەن کە سزاکان لە ناوخۆی وڵاتەکەدا بۆ بەرژەوەندی سیاسی خۆیان بەکار بێنن بەوەی کە ئاماژە دەکەن بەوەی ئەمریکا دەخوازیە سزای گەلی ئێران بدا ئەمریکا گەلی ئێرانی هەژار کردووە ئەمریکا نەداری لە ئێراندا بڵاو کردوێتەوە ئەمە چەندێک لە ناو ڕای گشتی ئێرانیەکاندا ڕەنگی داوەتەوە ئایا ڕای گشتی لە ئێراندا بڕوا بۆ قسانەی دەسەڵاتدارانی ئێرانی دەکەن کاک بەڵێن زۆر زەی سرنجە کە هەردووی نەکانێت لە ناوخۆی ئێران و بگرن لە ناوخۆی زیندانەکانی ئێران زیاتر لە 40 کەسایەتی زۆر خۆشنێ و خۆشەویست کەسانێکە لەنێو جەماوەردا خۆشەویستن کەسانێک کە چەندین جار گیراون بەردە ساڵ لە زینداندا بوون یا چەندین جار گیراون و بەربوون و ئێستا لە مەترسیدان زۆر ئازایانە نامەیان نووسیوە بە زمانی ئینگلیسی بۆ سەرۆک بایدن کە تکات لێ دەکەین ڕژات لێ دەکەین زەخت و فشارەکانی سەردەمی سەرۆک ترامپ بۆ سەر ئێران کەم مەکەنەوە ئەوە زۆر گرنگە ئەو قسەیە ئۆپۆزیسیۆنێکی تاراوگە نایکە ئەو قسەیە کابرایەکی دژی کۆماری ئیسلامی لە واشنگتن یا لە پاریس یا لە لەندەن نایکەن کەسانێک کە هەر دەقی احتمالی هەیە بگیرن تەنانەت بەراوڕووی سزای لە سەدارەدان بنەوە بەڵام گەیشتوتە جێگایەکان کە نامە دەنووسن بۆ بایدن نامەی بە کۆمەڵ ئیمزای دەکەن و دێنن لەسەر تۆڕە کۆمەڵایەتەکان لە فەیسبوک لە ئینستاگرام بە شانازەوە دەڵێن کە من نامەم نووسیوە وێ ڕای 39 کەسی دیکە داوام لە سەرۆک بایدن کردووە کە هەر سیاسەتی پێشووی سەرۆک ترامپ بەنسبەت ئێران درێژە بکات کاکە من دەگەڕێمەوە بۆ لای بەڕێزت ئەلبەتە سەرۆکی کۆماری ئیسلامی ئێران داوای متمانە لە ئەمریکا دەکات و دەشخوازێت ئەمریکا هەنگاوی بەرایی بنێ بۆ ڕێککەوتنەوە لەسەر بەرنامە ناوچەکەی ئێران نسبت به تعهدات ئەگەر بەڕێوەبەرایەتی ئەمریکا لەسەر وابەستەیەکانی خۆی بەپێ بڕیاری 22 پارچە کاغەزێک واژۆ بکات ئەوە ئێرانیش دەیکات و شتەکە لەوە زیاتر نییە ئەگەر فەرمانێکی سەرۆکایەتی بدات ئەوە ئێرانیش لە بەرامبەردا فەرمانێکی خۆی دەدات شتەکە ئەوەندە قورس نییە ئەگەر ئەمریکا وابەستەیەکانی لەسەرەتی بەجێ بگەێنێت ئەوە دەتوانێت وهای دابنێت لە کۆتاییدا بە هەمان شێوە جێبەجێکردنی تەواوی وابەستەیەکان دێناراوە لای دەسەڵاتدارانی ئێرانی هەرتەنها گەڕانەوە بۆ ڕێکەوتنە ناوچەکە گرنگ نییە لەلایەن ئەمریکاوە بەڵکو دەشخوازن بڕیاری وەها ببینن لە ئەمریکاوە کە کاریگەری ئەرێنی هەبێ بۆ دەسەڵاتدارانی ئێران این رو من تأکید بکنم آمریکا کشوری بوده که پێویستە جەخلەوە بکەمەوە ئەمریکا لە ڕێکەوتنە ناوەکیەکە کشاوەتەوە وابەستەیەکانی پێشێل کردووە ئەوە ئەمریکایە پێویستە بگەڕێتەوە ناو ڕێکەوتنەکە و وابەستەیەکانی جێبەجێ بکات ئەو کاتێ ئەمریکا وابەستەیەکانی خۆی جێبەجێ کرد و سوودەکانی ئەو بڕیارەمان بینی ئەوە ئێمەش ئەو وابەستەیانە لەسەرمانن بە تەواوەتی جێبەجێیان دەکەین هەروەک چۆن بەرزترین ئاسی ڕێبەرایەتی کۆماری ئیسلامی ئێران ڕایگەیاندووە
بەلای واشنتنیشەوە وابەستەیی ئێران گرنگە بەڕێکەوتنە ناوچیەکەوە لەگەڵ ئەوەشدا دەڵێ هەر هەنگاوێکی زیاتر بنرێ بە ڕاوێژکردن دەبێ لەگەڵ هاوپەیمانان و هەروەها هاوبەشەکانی ئەمریکا لە جیهاندا. سەرۆک بایدن زۆر بەڕوونی واشکرایی دەڵێت ئەگەر ئێران بگەڕێتەوە بۆ وابەستەبوونێکی تەواوەتی بە ڕێکەوتنە ناوەکیەکەوە ئەوە ئەمریکاش هەمان شت دەکات. ئەوجا ئێمەش ئەمە وەک کلیشەیەک بەکاردێنین لەگەڵ هاوپەیمانەکانمان و هاوبەشەکانماندا تا ڕێکەوتنێکی درێژخایەنتر و بەهێزترمانە بێت و هەروەهاش بۆ سەر و سەوداکردن لەگەڵ ژمارەیەک دۆسیەی تردا کە پڕکێشن لە پەیوەندی بە ئێرانەوە. بەڵام هێشتا دوورین لەو خاڵەوە. ئێران لە ژمارەیەک ڕۆوە وابەستەی نەماوە کاتی دەوێت تا بڕیاری خۆی بدات بۆ وابەستەبوون و هەروەهاش کاتیش بۆ ئێمە تا هەڵسەنگاندن بکەین لەسەر ئەگەر و نەگەری وابەستەبوونەکانی. جا هێشتا نەگەیشتوونەتە ئەو خاڵە و هەر هیچ نەبێت لە ئێستادا. کاکێ من دەگەڕێمەوە بۆ لای جەنابەت ئەڵبەتە لە سەروبەندی دەست بەکاربوونی بەڕێوەبەرایەتەکەی جۆ بایدندا گەلێک قسە و باز لەسەر ئەوە دەکرا کە بەڕێوەبەرایەتەکەی بایدن دەخوازێت کەناڵ بدۆزێتەوە بۆ موتوێشکردن لەگەڵ ئێراندا، بەڵام ئاماژە بژبەوە دەکرا نازانێ بەرەنجامی دۆزینەوەی ئەو کەناڵانە چۆن دەبێ یا چۆن نابێ. بۆیە حەزەکەم لە جەنابەت پرسم هەر کەناڵێک ئەگەر بدۆزرێتەوە دەبێتە مای دانوستانی ڕاستە و خۆ لەگەڵ کۆماری ئیسلامی ئێراندا؟ کاک بەڵێن نە دۆزینەوەی کاناڵ کارێکی زەحمەتە، نە دەستپێکردنی وتوێژ. ئەوەی کە گرنگە ئاکانی ئەم بەرهەمی ئەو کاناڵە ئەو وتوێژەیە. جیا لەوەی کە بەرژەوەندەکان جیاوازن، جیا لەوەی کە جنابەت فەرمووتان کە ئەمریکا وتوێتی ڕاوێژ دەکات لەگەڵ هاوپەیمانەکانی لە جیهان کە جاران هەڵبەت مەبەستی وڵاتانی ئوروپایی بوو یا بگرە مەسەلەن هێندێک وڵاتی ئەمریکایی، بەڵام ئێستا بە ئاشکرا باز لەوە دەکات من ڕاوێژ بە سعودی و بە عەرەبستان دەکات. تەنانەت ئەم قسانە تەئسیری هەبوو لەسەر سەرۆک مەکرۆن سەرۆک کۆماری فەڕەنسا شەرەوەی دووبارە کردوتەوە کە لە دانوستانەکانی داهاتوودا دەبێت سعودیە و ئیسرائیلیش بەشدار بن یان نیگرانەکانی وان دەبێت لە بەرچاو بژیرێت. بەڵام یەک شت لێرەدا هەموو فاکتەرەکان دەگۆڕێ، ئەوەیە کە ئەو مۆزوعە بۆ ئەمریکا بە هیچ شێوە پەلەیی نییە، بەڵام بۆ ئێران شتێکی زۆر پەلەیی و زۆر هەلوکەیە. هیچ شتێکی ئەمریکا لەبۆ نەوەستاوە داخوا ئەم وتوێژانە سەر دەگرێت یا سەر ناگرێت. سەرۆک بایدن دەیان مۆزوعی زۆر 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 گرنگی ناوخۆیی ئەمریکای هەیە لە ئاستی جیهانیشدا، لە ئاستی سیاسەتی دەرەوەشدا زۆر سیاسەتی مۆزوعاتی گرنگی لە پەیوەندی لەگەڵ رووسیا لەگەڵ چین لەگەڵ تێکەڵبوونەوە بە ڕێکەوتنە ئابوو هەوایەکانی هەیە کە هەمووی بۆ گرنگە پێی خۆشە کێشەی ئێرانی بە ئاکامێک بگات، بەڵام ئەولەویەتی یەکەمی و دووهەم و سێهەمی نییە. بەڵام ئێستا هەموو شتی ئێران بەسراوەتەوە بەوەی کە ئەم وتوێژە بکرێت و ئاکامی باشی هەبێت. ئەگەر نەبێت ئێران لەسەر لێوارەیەکی زۆر 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 پڕمەترسی هەڵکەوتووە. بۆیە ئەوە دەبێتە هۆی وی کە بایدێنیش تەبعەن بایدێن و ڕاوێژکارەکانی لەوە ئاگادارن هیچ پەلە ناکەن، وتوێژ دەست پێ دەکەن، کاناڵیش دەست پێ دەکەنەوە یا کەڵکینەوە دەگرن، بەڵام بۆ گەیشتن بە ئامانج بە باش و بەخراپ ئێران پەلەی هەیە و ئەمریکا پەلەی نێ. کاک هێمن وەکو گوێشمان لێ بۆ لە گەورە کاربەدەستانی ئێرانیەوە داوای متمانە لە ئەمریکا دەکەن و مەرجیش دادەنێن بەوەی کە ناگەڕێنەوە بۆ ناو ڕێکەوتنە ناوچێکە یا بە دروستتر بیڵێ وابەستەی ڕێکەوتنە ناوچەکە نابن ئەگەر بێت و سزاکانیان لەسەر هەڵناگیرێ. ئێمە وەکو گریمانەیەک ئەگەر تەماشای ئەمە بکەین، ئێران ئەوەندە متمانەی هەیە کە سزاکانی لەسەر هەڵگیرا بگوترێ بەڵێ ئێران هەنگاوی ئەرێنی دەنێ، بگوترێ بەڵێ ئێران ڕەفتارەکانی خۆی دەگۆڕێ، بگوترێ بەڵێ ئێران ئیتر دەکەوێتە ناو سیاسەتی نێونەتەوەیە و بە پێی ڕێنمایی و مەرجەکان و ئەم شتانەی سیاسەتی نێونەتەوەیی دەجوڵێتەوە. هەندێک بوار هەیە کاک بڵێن کە ئێران ناتوانێت بیگۆڕێت لەلایەک تریشەوە کێشەکەی لەگەڵ ئەمریکانە لەگەڵ جیهانە بۆ وێنە لەسەر یارمەتیدان بە حوسەکانی یەمەن. ئەمریکا لەگەڵ تەواوی جیهان لەگەڵ نەتەوەی گرتوەکان و ئەنجومەنی ئاساییش بەڕاو ڕووبۆتەوە، واتە بڕیارەکانی ئەنجومەنی ئاسایی لەژێر پێدەنێت.
لەسەر مۆزوعی تێکەڵنەبوون بە سیستمی FATF جیهانی کە سیستمی بربەرەکانی لەگەڵ گەندەڵی بانکی و پوڵشۆریوە و یارمەتیدان بە تێرۆریزمە تەنیا ئێران و کۆرەی شمالی واژویان نەکردووە. ماشاکەن ئێران لە پەنای کۆرەی شمالیە، یا لەسەر مۆزوعی یەمەن تەنیا ئێران و ئەسەد حوسەکان بە دەوڵەت و بە حکوومەتی یەمەن دەناسن، یان لەسەر مۆزوعی ئیسرائیل هیچ وڵاتێک لە سووریە ڕابگرە کە لەلایەن ئیسرائیل و بەشی لە خاکی داگیر کراوە، هەتا ئەندۆنێزی بیگرە کە گەورەترین وڵاتی جیهانی ئیسلامە هیچ کەس دروشمی لە ناوچوونی ئیسرائیل نادا ئیلا ئێران. ئەو مۆزوعشی لە خۆی ئەوەندە گرنگ کردو کە ناتوانێت لەسەر مۆزوعی ئیسرائیل پاشەکشە بکە. هەر لەو هەلومەرجە ناخۆشە تماشاکەن لە بەردەم سفارەتی ئیسرائیل لە دێهینەوە لە هیندستان تەقینەوە دەکرێت. هەر ئەمڕۆ باسیوە کراوە کە لە وڵاتێکی ئەفریقی ئێران پلانی داڕشتۆ بۆی کە لەبەر چەندین وڵاتی سفارەتی ئیسرائیل لە وڵاتە ئەفریقیەکان تەقینەوە بکات. کەواتە مۆزوعی لوبنانیشی پێزیاد کرد، مۆزوعی تێرۆریزم و حیزب اللهشی پێزیاد کرد، تێوەگلانی حیزب اللهی لوبنان لە ترانزیتی مادە سڕکڕەکان لە ئاستی جیهانیدا کە بە میلیارد لێی گیراوە. هەمووی ئەوانە ئێرانی کردوتە خستۆتە گۆشەیەکی زۆر تەنگەوە کە ناتوانێت لێی دەرباز بێ. کێشەی ئەمریکا و ئێران تەنیا کێشەی ئێران فقط ئەمریکا نییە، بەشێکی ئەمریکایە، بەڵام بەگشتی ئێران وڵاتێکی نۆرماڵ نییە، خۆی گاندۆتە ئاستی کۆرەی شمالی و زۆر زۆر زەحمەتە لە هەلومەرجی ئێستا لە ئێران بتوانێت پەیوەست بە سیاسەتی نێونەتەوەیی بێتەوە وەکو وڵاتێکی نۆرماڵ. وەکو وڵاتێکی ئاسایی ناتوانێت پەیوەست بێ بە سیاسەتی نێونەتەوەییەوە ئەوەی کە جەنابەدا ئاماژەی پێدەکەی. ئەی بۆچی هاوڕاییەکی نێونەتەوەیی دروست نەبوو لە 4 ساڵی ڕابردوودا بەرامبەر بەرنامەی ناوچی ئێران، بەرامبەر پێشێلکاری مافی مرۆڤ لە ناو ئێراندا، بەرامبەر ڕەفتارەکانی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا؟ سەرنجڕاکێشە کە احتمالی هەیە سەردەمی بایدێن لە سەردەمی ترامپی بۆ ئەمریکا دژوارتر و ناخۆشتر بێ بورە بۆ ئێران، سەردەمێکی ناخۆشتر بێ بەو هۆیە کە ئەوەی کە جنابی ئیشارە پێ کرد لە سەردەمی سەرۆک ترامپدا بەهۆی ئەوەی کە ئوروپیەکان بۆ خۆیان هێندە کێشیان لەگەڵ ترامپ بوو، دەیان هەویست بە هەر شێوەیە کە بێ ڕێگای خۆیان لە ترامپ جیاکەنەوە، دەیان هەویست بە بیرروڕای خەڵکانی خۆیان هەوڵاتیانی خۆیان بڵند کە ئێمە ناکەوینە شۆن ترامپ، بۆ بێنە لە سپتامبری ڕابردوو سەرباخەوەی کە ئوروپیەکان زۆران پێ ناخۆش بوو کە گەماڕۆی فرۆش و کرینی چەکوچۆڵی ئێران لاچوو، بەڵام تەنیا لەبەرەوەی کە ئەمریکا پێداگری لەسەر مۆزۆ دەکرد کە نابێ ئەو گەماڕۆیان لاچێت، وڵاتی ئوروپیەکان هەڵوێستیان نەکرد، دەنگی بێلایەنیاندا. من دڵنیام لە سەردەمی خۆن لە سەرۆک بایدندا ئوروپیەکان و ئەمریکان لێک نزیک دەبنەوە. ئەوەش بڵم کە مۆزوعی بەرنامەی ناوەکی ئێران یەک ساڵی ڕابردووە، یعنی 2018 بوو کە سەرۆک ترامپ لە ڕێکەوتە ناوەکەی کاتە دەرێ، 2019 ئێران وردەستی کردەوە بە پیتاندنی ئورانیۆم لە ئاستێکی سەرویەوەی ڕێگای پێدرا بوو. بۆیە ئوروپیەکانی ئێستا وشیار بوون و بوونەوەی هەڵبژاردننی بایدن هیچ سیر نییە کاک بەڵێن کە لە 1-2 ساڵی داهاتوودا نەتەنیا سووری بە کۆماری ئیسلامی نەبێ ئەو جورەی کە حسابی بۆ لەسەرکرد بوو، جیرفانی بۆ هەڵدروی بوو، ڕەنگە ئاکامی پێچەوانەی هەبێت. واتە ئەمریکا، ئوروپا، سعودیە، عەرەبستان پێکەوە ڕێک بکەون و لە بەرەیەکی واحددا بن بۆ فشار خستنە سەر ئێران. کاکێ من دەگەڕێمەوە بۆ لای جەنابەت، ئەلبەتە لەگەڵ ئەوەدا کە هەلومەرجێکی نوێی سیاسەتکردن لەگەڵ ئێراندا هاتۆتە ئاراوە، بەڵام دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی ئێران ئاماژەی نەخوازراو دەنێرن، ئەو ئاماژانەش بە پێچەوانەی ڕێککەوتنە ناوچێکەوەیە. اون بحث مربوط به وەها دانرابوو ساڵانە 120 کیلۆگرام یورانیومی پیتێنراو بە ڕێژەی لە 120 بەرهەم بێنین، بەڵام ئێستا لە کەمتر لە 1 مانگدا 17 کیلۆگراممان بەرهەم هێناوە کە ماوەکە زۆر کەمترە لەو وادەیە دیاری کرابوو. کۆماری ئیسلامی ئێران پێدا دەگرێت لەسەر بەڕێوەچوونی سیاسەتەکانی خۆی، بەڵام ئاماژە بەوە ناکە پشت بەچی ئەم کارانە دەکات. دشمنان ما باور کردند دژمنەکانمان تێگەیشتن و ئەوانی تریش دڵنیا کراونەتەوە کە ئێمە سوورین لەسەر جێبەجێکردنی ئەم یاسایە تا هەڵگرتنی تەواوەتی سزاکان دەبینین. نارەوەندە
دەسەڵاتدارانی ئێرانی جەختیش دەکەنەوە لەوەی دەڵێن کات بۆ ئەمریکا بەبەریەوە نەماوە. آمریکا تا ابد زمان نخواهد داشت. ئەمریکا هەموو ئەو کاتەی جیهانی لەبەردەستدا نییە و پەنجەرەی دەرفەتیش بۆ گەڕانەوە بۆ ڕێکەوتن ناوەکیەکە بۆ هەتایە بەکراوەیی نامێنێتەوە بۆ ئەمریکا و بۆ ئەوروپایەکانیش. هیوادارین بەر لەوەی شتەکان بەرەو ئاڵوزبوونی زیاتر بڕۆن. پێویستە بەڕێوەبەرایەتی ئەمریکا بڕیاری گونجاو بدات تا خواستی باشی خۆیان نیشان بدەن و متمانەش دروست بکە. لای ئەمریکا گەڕانەوەی ئێران تەنها دۆسەیەک نییە کە خۆی پێوە وابەستە بکات بۆ بەرنامە ناوچیەکە، بەڵکو هەڵسەنگاندنی ڕاو دیدە جیاوازەکانیش بەلایەوە گرنگە. جا لە پەیوەندی بەوەی ئێمە چۆن لەم دۆسێدا کار دەکەین، ئەگەر ئێران بڕیاریدا بگەڕێتەوە بۆ وابەستە بوون، ئەوە دەتوانم بڵێم ئێمەش تیمێکی بەهێزی پسپۆڕان دادەنێن بۆ زانینی ڕاو دیدە جیاوازیەکان لەسەر ئەم دۆسیە. کاکێ من دەگەڕێمەوە وەلای جەنابەت لە بەشی پێشووی بەرنمەکەدا ئاماژەمان بەوە کرد کە ئێران متمانەیەکی ئەو تۆی نەماوە لەسەر ئاستی کۆمەڵگەی نێونەتەوەی نەکرد لەگەڵ ئەمریکادا، لەسەر ئاستی جیهانیش بەگشتی. بەڵام بڕیارەکانی ئەم ماوەی ڕابردووی ئێران بە تایبەتی لە دۆسەی پەیوەندی بە پیتاندنی یۆرانیۆمەوە ئەمە بڕیارێکی زۆر ترسناکە کە ئێران بە تایبەتی لەم کاتەدا دەیدا. ئێران پشت بە چی بڕیارێکی ئالەو شێوەیە دەدا؟ بە بڕوای من ئەوە لە سیاسەتدا پێی دەڵێن ڕاکردن بەرەو پێشێ، واتە تۆ بەراوڕووی کێشەیەک دەبێەوە، ڕێگای دەربازبوونت نییە، ڕێگای پاشەکشت نییە، پردی پشتەری خۆت ڕووخاندۆ لە تاوان هاوا دەکەی و هەڵدەی بەرەو مەیدانی شەڕەکە. واتە کەسێک کە ئاگادارن بێ پێی وایە کە ئەوە زۆر ئازایەتیە، بەڵام لە ڕاستیدا ناچاریە، بێعیلاجیە. کۆماری ئیسلامی تەنیا ئەوەی بۆ ماوە کە لە ڕێگای پیتاندنی ئورانیۆم کۆمەڵگای جیهانی مەجبور بکات کە وتوێژ لەگەڵ کرد. نازانێت کە ڕێک ممکنە ئەوە نەتیجەی پێچەوانەی هەبێت. ئەسقەزا بایدن احتمالی هەیە لە بیانووی بگەڕێت کە لە بەڵێنەکانی سەردەمی سەر و کۆماری خۆی پاشگەز بێتەوە. ئێوە دەزانن بایدن لەژێر فشاری ئیسرائیلدایە، گیان لە فشار خۆشەویستی و سۆزی هەیە بۆ ئیسرائیل. بە سەراحەت دەڵێ کە من زایۆنیستم، پێم خۆش بوو بەدڵ پێم خۆش بوو جوولەکە بام و زایۆنیست بم. واتە بایدن کەسێک نییە کە ئێران نەناسێت. سەردەمی ترامپیش کۆمەڵە کارتێکی زۆر بەهێزی داوە بە بایدن کە کەڵکی لێ وەرگێت. من پێم وایە ئەم کارانەی کۆماری ئیسلامی لەسەر زیادکردنی پیتاندنی ئیرانیۆم کردی ئەگەر زیانی نەبووبێت هیچ سوورێکی پێ نابێت. ڕەنگە ئەگەر لە ئاستی 6 مانگ 7 مانگ لەمەوە پێش بە بایدن دەستی کراوەتر بە یا بیانووی نەبا بۆ پاشگەزبوونەوە لە بەڵێنەکانی سەردەمی هەڵبژاردننی. بەڵام ئێستا بیانووی هەیە، ئەگەر حەزی لەبێ دەتوانێت بڵێ لەبەرەوەی کە ئێران هاتووە ئەم کارانەی کردووە، ئێمەش ناچینەوە ڕێکەوتنەکە تا ئێران پاشەکشەنەکە. و هەروەها ئەوەش وەبی دێنمەوە کە ئێران مەترسێک کەشی بەڕاوڕوویە، هێرشی ئاسمانی و لە ناکاوی ئیسرائیل بۆ بنکەناوەکیەکانی. ساڵی ڕابردوو لە مانگی ئاگێستا 2 بنکەی ناوەکی ئێران لە شاری عێراق و لە شاری نەتەنز هێرشێکی پێکرا کە ئێستاشی لەگەڵ بێ نەگوترا. هێرشەکە سایبری بووە، ئاسمانی بووە، دەستێوەردان بووە، لە ڕێگای سیخۆری بووە یانە. یا دەبینین کە یەکێک لەو کەسانەیە کە زۆر شارەزای ئەتۆمی بوو، محسینی فەخریزادە لە ئێرانێ لەبەر چاوی بادیگارد و پارێزەرەکانی کوژرا. کەواتە ئەم کارتەش هەیە کە ئیسرائیل دەڵێن کەس نازانێت، دەڵێن بە فڕۆکەی F-35 دەتوانێت بچێتە سەر ئاسمانی ئێران هەر کارێکی خۆش بێ بیکە. دەڵێن بۆ خۆی بنکەیەکی ئیتلاعاتی هەیە، نەک نەفەر و تاکە کەس و گروپ، بنکەی هەیە، دەست و پەیوەندی بەرفراوانی هەیە. بەهەرحاڵ ئەو کارتانە دەبێتە هۆی وەی کە بە بڕوای من لە مانگەکانی داهاتوودا کۆماری ئیسلامی خێر نابینێ لەو هەنگاوانەی کە هەڵی ناوەتەوە بە نیسبەت پیتانی ئۆرانیۆم بگرە کۆدەنگیەک ساز دەبێت و مەجبور دەبێت ئاڵوگۆڕ لە سیاسەتەکانی خۆی بکە، یان بە تەواوی ڕێگای کۆریای شمالی بگرێتە بەر و بێتە وڵاتێک کە بەڕاوڕووی 190 وڵاتی جیهان بۆتەوە.
لەسەر ئەو گەروونەگەرانەی ئیسرائیل چی دەکایە چی ناکە ئەلبەتە دواتر باسی دەکەین بەڵام ئێستا ئەمەوێ بزانم وەکو جەنابیشت ئاماژە و پێکرد ینی بەڕێبەرایەتی بایدن بە تایبەتی لەگەڵ ئەوروپاییەکاندا جیاواز دەبێت لە سەروەختی بەڕێبەرایەتیەکەی ترامپ لەگەڵ ئەوروپاییەکاندا. ئەمریکا زۆر جەخت لە ئەوە دەکاتەوە کە بەرنامەی ناوچی ئێران بەرنمەیەکی ترسناکە بەڵام بەڕای تۆ چەند سەرکەوتوو دەبێ لەوەی هاوڕایی لە جیهاندا دروستکە بەرامبەر بە مەترسیەکانی کۆماری ئیسلامی ئێران لە ڕووی بەرنامە ناوچیەکە لە ڕووی ئەو ئاژاوە جێڕیانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشدا دەیکا. هەڵبەت ئوروپاشی پێزیاد کرد هەر ڕۆژهەڵاتی ناوین نییە دوێنێکانێت چ پارلۆمانتاری ئوروپایی پارلۆمانێکێتی ئوروپا نامەیان نووسیوە داوایان لە ئوروپا کردو کە بە کرێگیراوەکانی کۆماری ئیسلامی بگرن و دێپۆرتی ئێرانیان بکەنەوە. هەر ئێستا چەندین دیپلۆمات و کارمەندی باڵادەستی ئێران لە زیندانەکانی ئوروپادان بە خاطر تەقینەوە لە خاکی ئوروپا جگە لە ڕۆژهەڵاتی ناوین. ئەم کۆدەنگیە ئێستا دەکردرێت لەبەرەوەی کە هەر جوورێک کە جنابتان کوتان ئێستا ئوروپا و ئەمریکا دەتوانن لێک نزیک بن. دوو مەترسەکانی ئێران زیاتر ڕووی لە ئوروپایە. ڕەنگە ئوروپا لە سەردەمی ترامپدا زۆر تون نەبا بەڵام ئەگەر شەڕێک ساز بێت شەفۆلی پەنابەر بۆ ئوروپا وڕێدەکەوێت نەک بۆ ئەمریکا. ئەگەر هێرشێکی ئاسمانی بکردرێت ئەو موشەکە دەگاتە ئوروپا ناگاتە ئەمریکا کەواتە ئوروپا لە پارتنێرێک و لە شەریکێکی باش دەگەڕا لە واشنگتۆن کە بتوانێت پێکەوە کاری هاوبەش بکەن. ئەوەشی پێزیاد کەن کە ئیسرائیلیش دێتە مەیدان ئەوەشی پێزیاد کەن کە ئیمارات و بەحرین و سعودی و تەنانەت قەتەریش لە بنەوە دێتە مەیدان ئەوەشی پێزیاد کەن کە هیچ پێتان سیر نەبێت تورکیەش پشت لە ئێران بکە. تورکیە لەو چەند مانگەی بۆ ئاڵوگۆڕانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوین ڕوویداوە ئاستی پەیوەندیە تیجارەکانی خۆی لەگەڵ ئێرانە بە کەمترین ئاستی خۆی گەیاندۆ هاوکات سیگنال دەنێرێ بۆ تەل‌ئاڤیڤ کە ئێمە حازرین پەیوەندەکانمان لەگەڵ ئیسرائیل ئاسایی بکەینەوە ئەندامەکانی حەماس لە فڕۆکەخانەی ئیستانبول دەژیرن. بەهەرحاڵ پێمان دەڵێن کە هەموو ئەوانە لە سەرەی پێمان دەڵێن هەلومەرج بۆ کۆدەنگیەک بە دژی کۆماری ئیسلامی لە ئاستی جیهان و ناوچەدا هەلومەرجێکی لەبارە. کۆماری ئیسلامی ئێران ئەڵێ کات بۆ ئەمریکا بەبەریەوە نەماوە. بۆ نمونە ئێمە ئەگەر دەستگای نێونەتەوەیی وزەی ئەتۆمی وەربگرین لای ئەم دەستگایە کە دەستگایکی جیهانیە دەستگایە کە سەر بە نەتەوەیە گرتوەکانە کات بۆ ئێران چەندی بەبەرەوە ماوە بە تایبەتی کە ئیسرائیل و ئەمریکا و تەنانەت فەڕەنساش ینی هاوڕاییەکەیە لە نێوانیاندا کە هێندەی نەماوە ئێران بگاتە ئەوەی ئەو مەتریاڵانە بە تەواوەتی دروست بکە کە لە چەکی ناوچیدا بەکاردەهێنرێن. کاک بەڵێن باس لە چەند حەوت و چەند مانگ دەکردرێت واتە احتمالی هەیە 5-6 حەوتوی دیکە بێ احتمالی 4-5 مانگی تر بێت. ئەوەشی پێزیاد کەن کە ساڵی 2006 کارەساتێک قەوما کە جیهان ناهەوێت دووبارە بێتەوە. ساڵی 2006 کۆریای شمالی لەو ئاستە تێپەڕی ئەو کاتە کە ئەمریکا و ئوروپا سەرقاڵی ئەفغانستان و عێراق بوون شڕی ناوخۆیی بوو لە عێراق هەروەها لە ئەفغانستان کێشە لەگەڵ ئەلقاعیدە هەبوو هەلومەرجێکی زۆر ناخۆشزاڵ بوو لە ناکاو بیستیان کە کۆریای شمالی بوو بە خاوەن چەکی ئەتۆمی بە هیچ شێوە ناهێڵنەوە دووبارە بێتەوە بە هیچ شێوە. ئەو کاتە کە کۆریای شمالی هیچ کات نێکتۆ من هێرش دەکەمە سەر ئیسرائیل دەمێ و فڵان وڵاتی لە ناوبەرم دەکرێت بڵێن وەکو شتێک بۆ پاراستنی خۆی ئەو کاری کردو بەڵام دەبینین 14-15 ساڵە دنیا بەدەستیەوە دەناڵێ تەواوی جیهان هەست بە جوورێک ناخۆشی دەکەن بە تایبەتی هاوپەیمانانی ئەمریکا لە ناوچەی دەوروبەری کۆرەی وەکو ژاپۆن وەکو تایوان وەکو کۆرەی جنوبی مستحیلە ئیمکانی نییە غێری ممکنە کە بهێڵن ئێران ببێتە خاوەنی چەکێتون. کاکێ من دەگەڕێمەوە بۆلات ئەلبەتە لەسەر ئاستی نێونەتەوەیش قسە و باز لەسەر نزیکبوونەوەی ئەمریکا و ئێران زۆرن. ڕووسیاییەکان بنمونە ئەلبەتە دەڵێن هەوڵێکی زۆر ئەدەن کە بتوانن کەشێکی نوێ لە نێوان تاران و واشنگتندا دروست بکەن. هیوادارین ئەو هەوڵانەی ئێستا دەیدەین بەرەنجامێکیان هەبێت و یارمەتی دەربێت بۆ پاراستنی ڕێکەوتنە ناوەکیەکە. هەروەها هیوادارین ئەمریکاش بگەڕێتەوە بۆ جێبەجێکردنی تەواوەتی بڕیارەکەی نەتەوە یەکگرتوەکان و بەگەڕانەوەی ئەمریکا هەلومەرج دەڕەخسێت تا کۆماری ئیسلامی ئێرانیش هەموو وابەستەیەکان بە ڕێکەوتنەوەکەوە جێبەجێ بکات.
مۆسکۆ جەخت دەکاتەوە لە گەڕانەوە بۆ بڕیارەکانی نەتەوە یەکگرتووەکان. Подробно говорили о سیتواسیی باسمان لە پلانێکی هاوبەشی فرەلایەن کرد بۆ چارەسەرکردنی کێشەی بەرنامەی ناوەکی ئێران و هاو هەڵویستیشین. پاراستنی ئەم ڕێکەوتنە گرنگە بەلامانەوە و بڕواشمان وایە ئەو پاراستنە تەنها بەجێبەجێکردنی تەواوەتی ڕێکەوتنەکە بەندە لەلایەن هەموو لایەنە پەیوەندیدارەکانەوە بە پێ بڕیاری 22 سیویەکی ئەنجومەنی یاسایشی نەتەوە یەکگرتووەکان. تورکیاش داوای هەیە لە ئەمریکا لەگەڵ ئەوەدا کە ئەنکەرە ڕوبەڕووی کۆمەڵی کێشەش بۆتەوە لەگەڵ واشنگتندا. بایدن یۆنەتیمیدا هیوادارم بەڕێوەبەرایەتەکەی بایدن ئەمریکا بگەڕێتەوە بۆ ڕێکەوتنە ناوەکیەکە و هاوکاریکردنەکان لە بواری ناوەکیدا دەست پێ بکەنەوە. بەم ڕێگەیە بە پشتیوانی یەزدان ئەو سزا و گەمارۆیانە سەپێنراونەتە سەر ئێرانی برا لا ببرێت. بۆ هاوپەیمانەکانی ئەمریکاش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەموو جموجۆڵێکی ئێران مایەی نیگەرانیە، هەر بۆیە وڵاتێکی وەکو ئیسرائیل ئاماژە بەوە دەکا کە پلانی بۆ ماوەی 1 ساڵ داناوە. ڕێنماییم داوە بە لەشکەر تا ژمارەیەک پلانی کردەی لەشکری ئامادە بکات جیاواز لە پلانە لەشکریەکانی پێشترمان. ئەم پلانانە بەهێند وەردەگرین و لە ماوەی ئەم ساڵەدا پەرەیان پێدەدەین. بێگومان ڕێبەرانی سیاسی بڕیار لەسەر جێبەجێکردنیان دەدات. ئەم پلانە لەشکریانە پێویستە وەک بژاردەیەک بن و ئامادە بن و بەجێ بگەێنرێن. کاکێ من دەگەڕێمەوە بۆ لای جەنابە دەڵبەتە کاتی بەرنامەکەشم بەرەو کۆتایی دەڕوا، بەڵام رووسیا و تورکیا داوا لە ئەمریکا دەکەن کە بگەڕێتەوە بۆ ڕێکەوتنە ناوچیەکە بەبێ هیچ مەرجێک، لەگەڵ ئەوەشدا کە بۆ خۆیان خاوەنی کۆمەڵی کێشە و گرفتن. چ بەرژەوەندیەکەیە مۆسکۆ و ئەنکەرە بەیەکەوە دەبەستێتەوە بۆ ئەم داوایە؟ من بڕوام بە هیچ کامێکان نییە کە بەڕاستی پشتیوانی ئێران بن. ئەوان پێیان خۆشە ناکۆکی و ناخۆشی لە نێوان ئێران و ئەمریکا بەردەوام بێ، بەڵام ئەو کاتێک کە مەجبور بن هەڵبژێرن پەیوەندیەکانی خۆیان دەگەڵ واشنگتۆن هەڵدەبژێرن بۆیان گرنگە. تا ئێستا چەندین جار بۆ ڕێک بە پێچەوانەی ئەو چورە بۆ چوونەی ئێران پێیوا بوو وەکو کارتێک لە پەیوەندی خۆیان لەگەڵ تاران کەڵکیان وەرگرتۆ بۆی کە بتوانن پەیوەندەکانی خۆیان لەگەڵ ئەمریکا بەهێز بکەن. واتە لە دانوستانەکاندا هیچ کات ئێران گرنگێکی استراتیژیکی وەکو ئوکراین، وەکو پۆلەند، وەکو ناوچەکانی دەوروبەری قەفقاز نەبوو. تورکیە شەروەتە تورکیە سەر باکەوەی کە بە قسەی کورد کە گەمارۆکانی ئێران ئیجراناکە نەتەنیا یەک بەیەک ئیجرای کرد بەڵکو کەڵکیشی لێ وەرگرت. ئەوەشی پێ زیادکەین لە سووریەش رووسیا تەواو پشتی ئێرانی چۆل کرد. هەمومان دەزانین ئاسمانی سووریە لە ئیختیاری رووسیادایە، بەڵام لەژێر چاوەدێری رووسەکان ئیسرائیل بە هاسانی هێرش دەکاتە سەر بنکەکانی سوپای قورس و ئێران هیچ پێ ناکرێت. من پێم وایە کە ئێران و تورکیە و رووسیا لە بەڵێنی پشتیوانیکردن لە ئێراندا ڕاز ناکەن. پێیان خۆشە ناکۆکی هەبێ کەڵکی لێ وەردەگرن، بەڵام لە نهایەدا وەکو کارتێک لە ئێران کەس کەڵک وەردەگرن بۆی کە پەیوەندەکانی خۆیان لەگەڵ ئەمریکا بەهێزتر بکەن. پێ دوایە سیناریۆیەکی هاوشێوەی ناوەڕاستی ساڵانی هەشتاکانی سەدەی ڕابردوو دووبارە بێتەوە لەلایەن ئیسرائیلەوە کاتێکە هێرشی کرد لەسەر دامەزراوە ناوچیەکەی سەدام حوسێین دکتاتۆری پێشووی عێراق و ئەو دامەزراوە ناوچەی هەر بە تەواوەتی لەناوبرد. ئەگەری سیناریۆیەکی لەو شێوەیە هەیە ئیسرائیل بەرامبەر بە کۆماری ئیسلامی ئێران بیکە؟ بەڵێ ئێران دوو ڕێگای زیاتر نییە. من ئەرزم کردن کۆماری ئیسلامی ناتوانێت بێتە خاوەنی چەکیەتوانی، یان لە ناکا وەکو مۆدێلی عێراق لێ دەدەن تەواوی بنکەکانی لەناو دەبن، یان وەکو قەزافی هەڵبەت قەزافی پێش ڕووخان دەڵن 4 ساڵ پێشەوە بڕوخێ مەجبوریان کرد کە بۆ خۆی تەواوی ئەمولەزگا ئەتۆمەکەی و بەنامە ناوکیەکانی کۆکاتەوە. بەهەرحاڵ ئێران یا بۆ خۆی کۆی دەکاتەوە یا پێی کۆلەکەنەوە. احتمالی وەی کە ئێران ئەویش بەو دوروشمانەی دەیدات و بەو ئایدۆلۆژیە دژە ئیسرائیلی کە هەیەی ببێتە کۆریە شمالێکی دیکە بە بڕوای من احتمالێکی معادلی سفرە. دوا پرسیارم بە ئایا بەنا وەڵامم بدەرەوە ئەم هەموو فشارانە لەسەر ئێران وها دەکات ڕەفتاری خۆی بگۆڕێ؟ ئێران ئەگەر ڕەفتاری خۆی بگۆڕێ تر کۆماری ئیسلامی نییە. من پێم وایە فاکتۆری خەڵکی دەبێت لە بەرچاو بگرین، وردە لە خەڵکیش دەبێتە فاکتۆرێکی گرنگ لە ناو خۆی ئێران. ئێمە لە 2 ساڵی ڕابردوورا شاهێدی دوو ڕاپەڕینی جەماوەری بووین. من پێم وایە بە یارمەتی فشارەکان و ڕاپەڕینی خەڵک کۆماری ئیسلامی ئەو مەجاالەی نابێ و ئەو توانایەشی نێکی خۆی بگۆڕن.
کاکێ من سوپاس دەکەم بۆ بەشداریت لە بەرنامەی ئەم هەفتەیە چاوی واشنگتندا سوپاس و پێزانینم. سپاس بۆیەوەش. هەڵبەتە ئازیزانم سوپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا ماونەتەوە تا هەفتەی ئایندە و بەرنمەیەکی نوێی چاوی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەها هی خۆیشم بەڵێن ساڵاح بەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵی.